دەچی بووە بێت تااقەتی دە قسێ بکە ئەترسم لە چیە ترسی ژنەکە لەوە ترسم ژنم بەسەرا بێنی نانە من لەوانە نیم لەوانەنی هەشۆی ئەمە و دیوە ئەمە بورە بەسەی تۆ ئێسەر پەنجەیەکە ناگۆڕم بە هەزار لەم تازانە باسی چیەکەی تۆ یعنی من باوڕێ پێ بکەم پارە و دیوە پارە ئەسێ تۆ لە چیە دەزی بەستێ بکەم زانم تۆ چی دێ بووەکەی ئەسم ژین بێنی بەسەرما ئەما بێ بۆم بەی بە ئاڵتۆن ئای بۆ دێم بە تەڕەماش ئەمن خۆشمەی خەمە مەشروعەوە مەشۆی چی کۆستەرێکی پێکڕم بۆ تۆ زاندرگە سێرە داخەیت ێ باش هەی خەمەوە بەرهێنانەوە پیف بەرهەمێنانی چی بۆ بە بە ئاڵتون وا مەکە ئاڵتۆنی بۆ دێم بە تەڕەماش تەڕەماشی چی بە منەڵی تەڕەماش دەنگ بەسەر منە بەرزەکە تۆ پارە دوژمن و هەری کردووی بەسەر منە ئەوە لەم نەکەی ئەوە لەم نەکەی بەیانی دەکرێ کاربەرە خۆشم زوویە باشە دێخوا حافیز کوڕە فارق وەرە وەرە گوێ بگرە ئەو ماڵەیەک شەڕ و فەرتەنەیەکیانە شەوانی تر وەکو مریشک سەعات 9 ئەخەوتن کەچی ئێستا سەعات 12 وا شەڕیانە گوێ بگرە بەخوا کێشەیەکیان هەیە ئەجینەوان قەت فێری ئەوە نین دەبا بڕۆین بخەوین خوا گەورەیە تا بەیانی وەرە بڕۆ نەجیبە ئەوە بڕیارممە بە پارەکە دووکانێ بکەمەوە ێ باشە تۆ ئەگەر دووکانە بەدڵ نییە نەجیبە زین چۆن خانووەکەمان ئەی گۆڕین ئاوا خانوویکی گەورە ئاکڕین ئەڵێ بەسە هەموو شتێک هەر بەسە ئەرێمە تۆ چیت ها قیرروتە شەر بە منیش لاتەوە نەخەوم وەڵڵا والله وازاني بك ما كوي قبل باوكم دزات سلمان نجيبه نجيبه ئەی ڕۆ چی بووە یا ئەڵڵە چی بووە دزات سلمان ئەهاوتە پێ ڕە دزێکی ئەو پشیلەکەیە دزێکی زیڕەکەی ڕەبی دامێشکم چوو بنو بە قوربان بنو کچەکە و تۆقان دەبڕە بنۆ حسن برا تەژدەی